بینەرانی ئازیز، ئەوەی کە ئێستا دەیبیستن ئیستراتێژی ئێمەیە لە بزوتنەوەی ڕزگاری ژناندا کە لەسەر ئەم هێڵانەی خوارەوە بیناکراوە. یەکەم، پەیوەستبوونی کۆمەڵی ژنان بەبەرەی کار و زەحمەت. ڕزگاری ژن لە کۆتوبەندی ستەم و هەڵاواردن بە هیمەتی ئەو کەسانە مویەسەر دەبێت کە هیچ قازانجێکیان لە بەردەوامانەوەی ئەو نیزامەدانیە. ئەوە بەمانای ئەوەیە کە هەم ژنانی پێشڕە و ڕۆشنبیری ئێمە دەبێت ڕووبکەنە ئەو هێزە لە بن نەهاتووە و ئەولەویەتی کاری خۆیان بۆ ئەم مەیدانەدا بنێن و هەم کرێکارانی پێشڕە و وشیار دەبێت پێش هەموو کەس ئاڵا هەڵگری خەبات بۆ یەکسانی و لە دژی پیاومەزنی بن. دووهەم، خەبات بۆ بەدەستهێنانی سربەخۆیی ئابووری. سربەخۆیی ئابووری واتە ڕزگاربوون لە یەخسیربوون لە گۆشەی ماڵدا. سربەخۆیی ئابووری بواری دابینکردنی بژێوی ژیان لە پاوانی پیاو دەردێنێ و ئەرکەکانی بە یەکسان بەسەر هەردوو لادا دابەش دەکات. سربەخۆیی ئابووری بڕوا بەخۆ لە ناخی ژناندا پەروەردە دەکات و لە ترس و نیگەرانی بۆ بێدەرەتانی ژیانی دواڕۆژ ڕزگاریان دەکات. سێهەم، خەباتی سیاسی لە دژی دەسەڵات. لە وڵاتانێکی وەکو ئێران و عێراق کە ژنان ڕاستەوخۆ لە ڕێگای یاسا و بە پاڵپشتی پارلەمان و حکوومەت و دام و دەستگاکانی قەزایی و حقوقی ژێردەستە ڕادەگیرێن، هەر حڕەکەتێکی ژنان بۆ بەدەستهێنانی بچووکترین مافێکیش ڕاستەوخۆ بەرەو ڕووی دەسەڵات دەبێتەوە و ڕەنگ و بۆنی سیاسی بەخۆیەوە دەگرێت. لە وڵاتانە دەسەڵات ڕاستەوخۆ لە بەردەوامانەوەی ستەم بۆ سەر ژنان بەهرەمەندە و بێمافکردنی ژنان ئامرازێکە بۆ زەبر و زەنگ نواندن بەسەر هەموو کۆمەڵگادا. لە ڕژیمێکی وەکو کۆماری ئیسلامی و یا هەر سیستمێک کە یاسای بنەڕەتیەکەی لەسەر ئەساسی شەریعەت بیناکرابێت، هەر دەستکەوتێک تەنیا دەتوانێت بەرهەمی خەبات و خۆڕاگری ڕاستەوخۆ بەرامبەر بە دەسەڵات بێت. هەر بۆیە خەباتی ژنان لێرە نەک خەباتێکی پیشەیی بەڵکو خەباتێکی سیاسیە. چوارەم، وشیاری و ڕێکخراوبوون. وشیاری واتە خۆڕزگارکردن لە خەوش و خاڵی دواکەوتووی و کۆنەپەرستی، ڕزگاربوون لە کاریگەری فەرهەنگ و کولتوری پیاومەزنی. ئەو کولتورەی کە دەرونی ژنانیشی داگرتووە، ئاشنابوون لەگەڵ ئەزموونی دەوڵەمەندی خەباتی یەکسانی خوازانەی هاوچارە نووسانمان لە هەموو جیهان. بەڵام وشیاری لە ڕێگەی ڕێکخراوبوونەوەیە کە دەبێتە هێزێکی مادی. پێویستە کۆمەڵی ژنان هێزی خۆیان لە ڕێگەی پێکهێنانی ڕێکخراوی جەماوەری خۆیانەوە بخەنە کار. پێنجەم، خەبات لە پێناوی کۆمەڵگایەکی سۆسیالیستیدا. سەرڕاستترین ڕێگا بۆ گەیشتن بە یەکسانی پەیوەستبوونی ژنان بە خەباتی کۆمۆنیستەکانەوەیە، واتە خەباتە لە پێناوی دامەزراندنی کۆمەڵگایەکی ئازاد و یەکسان و خۆشگوزەران، کۆمەڵگایەکی سۆسیالیستی. لەوەها کۆمەڵگایەکدا ئەوەی کە شایستەی ئینسانی ژنە دابین دەبێت. ژن لە ڕووی ئابووریەوە محتاجی دەستی کەس نابێت. کۆمەڵگا بەرامبەر بە ژیانی ئینسانی ژن هەر لە مناڵیەوە هەتا لاوی، دووگیانی و منداڵداری، پیری و بە ساڵاچووی بەرپرسیارە و ئیمکانی ژیانی سربەست و ئاسوودەیی وەکو هەر ئینسانێکی دیکە بۆ دەرەخسێنێت. ژن دەتوانێت ئێستعداد و توانایەکانی لە خزمەت بەرەو پێشچوونی ژیانی خۆی و کۆمەڵگا گەشە پێ بدات. لەوەها کۆمەڵگایەکدا ئینسانی ژن هیچ بەربەستێک لەسەر ڕێگەی شکڵگرتنی خۆشەویستی واقعی نابینێ. خۆشەویستی بۆ منداڵ، خۆشەویستی بۆ هاوسەر و شەریکی ژیان، خۆشەویستی بۆ دایک و باوک، هیچ کام لەوانە بە هیچ چەشنە ئیحتیاجێکی مادیەوە گرێ نادرێت. لەوەها نیزامێکدایە کە ژن هەست بە ئازادی دەکات. لەوەها نیزامێکدایە کە خۆشەویستی واقعی گەشە دەکات.